میشە زوو بکرێ گەنجەکان هەم دڵیان خۆشە بێ هەم ئەم جمهورە بەڕێزە ماشەڵڵا دوێنێ و ئەمڕۆ حەشریان کرد وەڵڵی دڵمان زۆر خۆشەوە تایبەتی تۆ بێتە ناو هەستێکی تایبەت دەبێت بەجددی پێمان خۆش یانێگە میشە زوو بکرێ گەنجەکان هەم دڵیان خۆشە بێ هەم ئەم جمهورە بەڕێزە ماشەڵڵا دوێنێ و ئەمڕۆ حەشریان کرد وڵا گرنگە سەداسەد گرنگە بە تایبەتی ئەگەر ڕێگە بە گەنجەکانمان بدرێ گەنجی زۆر شارەزا و دەرەجەیەکمانێ لەو ئیشەیە گەنجەکان هەمووی خولیان سپۆرتیا خولیان ڕاضەیەکی ڕێک و پێکە بەس تەنها پاڵپشتێکیانەوێ هیچ شتێکی تریان پێویست نییە تا ئەم دەقێنەوەڵە ئەی تەبعەن چەند جارێکی تریش داواکاریمان پێشکەش داواکاریەکانمان بەس ئەوەنە سپۆنسەریەکمان بکەن بەڕاستی ئەم سیارانە مەسروفیان زۆرە زیاد لە حەد مەسروفیانەیە ێگەی بە بەردەوامی ئێمە مەسروفاتێکی زۆری لێەکەن پاڵپشتی حکوومەت بێ شوێنێکمان بۆ بکەنەوە ساحەیەکمان بۆ بکەنەوە بۆ تێست بۆ ئەوەی وەکو هەموو گەنجێکی ترێمەش بتوانین بچینە دەرەوەی وڵات بە ناوی کوردستانەوە ئیشێکی جوان بکەیت جیاوازی ئۆتۆمبیلی درێژک و ئۆتۆمبیلی خێزانی و ئاسایی چییە؟ زۆر فەرقی زۆرە وەکو لە ئەکسل لە مەکینە لە تایە لە هەموو شتێک فەرقیە لە وەزن